هەڵمەتی بەرەنگاربوونەوەی گەندەڵی دەچێتە خۆناغێکی هەستیارەوە. زەیدی و چوارچێوەی هەماهەنگی لە بەردەم تاقیکردنەوەی لادانی پارێزبەندی سیاسیدان. عد اجتماع بالأطار لە هەنگاوێکی چاوەڕوانکراودا کە بە وەرچەرخانێکی گرنگ لە دۆسیەی چاکسازی دارایی و کارگێڕیدا دادەنرێت، سەرچاوە ئاگادارەکان لە بەغدا ئاشکرایان کردووە عەلی فاڵح زەیدی سەرۆکوەزیرانی عێراق خۆی بۆ کۆبوونەوەیەکی چارەنووسساز لەگەڵ سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی ئامادە دەکات. ئەم کۆبوونەوەیە کە بڕیارە لە کاتێکی نزیکدا و بە ئەگەرێکی زۆرەوە دوای سەردانە فەرمیەکەی سەرۆکوەزیران بۆ تاران ئەنجام بدرێت و تەرخان دەکرێت بۆ یەکلایکردنەوەی یەکێک لە ئاڵۆزترین پرسەکانی عێراق، ئەویش پرسی پارێزبەندی سیاسیە کە ساڵانێکی زۆرە وەک قەڵغانێک بۆ دابۆشینی گەندەڵی بەکارهاتووە. لأن المدير العام أو وكيل وزير ثبت عليه فساد، الوزير حمل جزء من المسؤولية. بە پێی ئەو زانیاریانەی دزیان کردووە، تەوەری سەرەکی گفتوگۆکانی نێوان زەیدی و لایەنە شیعەکان داڕشتنی میکانیزمێکی یاسایی و سیاسیە بۆ هەڵگرتنی پارێزبەندی لەسەر هەر کەسایەتیە کە گومانی تێوەگلانی لە گەندەڵی لێ دەکرێت. سەرچاوەکانی جەختیان کردووەتەوە ڕێکارە نوێیەکان هیچ جیاکاریەک لە نێوان لایەنەکاندا ناکەن و تۆمەتبارانی بە هەدەردانی ماڵی گشتی بەبێ گوێدانە پێگە و لایەنگری حیزبی یان ناوبانگی سیاسیان ڕوبەڕووی یاسا دەکرێنەوە و ئەم هەنگاوە بە ئامانجیەوەیە کە چیتر لایەنە سیاسەکان نەتوانن ڕێگری لە کارەکانی دەسەڵاتی دادوەری و دەستەی دەستپاکی بکەن. یەکێک لە خاڵە هەرە گەرمەکانی ئەم کۆبوونەوە چاوەڕوان کراوە تا ئۆتۆکردنی لیستێکە کە ناوی 12 کەسایەتی سیاسی و حیزبی پلە باڵای تێدایە و ئەم کەسایەتیانە تۆمەتبارن بە زیادکردنی نایاسایی سامان و بە هەدەردانی بە ئەنقەستی سامانی گشتی. باس لەوەش دەکرێت لە کۆبوونەوەی پێشووی چوارچێوەی هەماهەنگیدا تێڕوانینی جیاواز و تەنانەت ناکۆکی دروست بووە، بەتایبەت کاتێک ناوی هەندێک کەسایەتی خاوەن قورسایی سیاسی هێنراونەتە ناوکایەکەوە. بەڵام زەیدی پێداگری دەکات لەسەر ئەوەی کە دەبێت ئەم دۆسیانە بە فەرمی ڕادەستی دادگا بکرێن بۆ یەکلایکردنەوە. لمحاربة الفساد سەرۆک وەزیرانی عێراق عەلی فاڵح زەیدی پەیامێکی ڕوونی بۆ هێزە سیاسەکان ناردووە و تێیدا جەختی کردووەتەوە پشتیوانی زارێکی چیتر بەس نییە و حکوومەتەکەی پێویستی بە هەنگاوی کردەی و پاڵپشتی ڕاستەقینە بۆ سەرخستنی هەڵمەتی دژە گەندەڵی هەیە. بە پێی زانیاریەکان حکوومەت تەنیا بە ڕێکارە ناوخۆیەکان ناوەستێت، بەڵکو کار بۆ کاراکردنی فەرمانی دەستگیرکردنی نێودەوڵەتی لە ڕێگەی پۆلیسی ئینتەرپۆڵەوە دەکات بۆ گێڕانەوەی ئەو تۆمەتبارانەی پارەی گشتیان بردووەتە دەرەوێ وڵات. ئەم جموجۆڵە سیاسی ئێستاش درێژکراوەی ئەو هەڵمەتە گەورەیەیە کە لە 28 حوزەرانی ڕابردوو لەژێر ناوی بەرەنگاربوونەوەی گەندەڵی قۆناغی یەکەم دەستی پێکردووە. لەو قۆناغەدا چەندین بەرپرسی باڵا و پەرلەمانتار و بازرگان دەستگیر کراون. لە ئێستاشدا حکوومەت باس لە دەستپێکردنی قۆناغی دووەم دەکات کە سێ وەزارەتی استراتیژی هەریەک لە تەندروستی و نەوت و کارەبا دەگرێتەوە. هاوکات لەگەڵ ئەم ڕێکارانە حکوومەت خەریکی لێکۆڵینەوەیە لە پرۆژە یاسای ئامەد لەکوێ بووە بۆ ئەوەی ببێتە بنەمایەکی یاسایی بەهێز بۆ لێپرسینەوە لە سەروەت و سامانی بەرپرسان. هەموو ئەمانەش لە ژێر چاودێری وردی دادگا و بەنهێنیەکی زۆرەوە بەڕێوە دەچن تاوەکو ڕێگری بکرێت لە هەر هەوڵێکی هەڵاتن یاخود شارنەوەی بەڵگەکان.